تەرمیە و چوارگەنجەی کە لە نێو کامیۆنەکەی نێوان وڵاتی سربیا و نەمسادا گیانیان لەدەستدا لە ڕێگەی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێرەوە گەیشتە بۆ باشووری کوردستان و ڕادەستی کەسوکاریان کران. ئەو چوارگەنجە 28 ڕۆژ بێسەر و شوێن بوون دوای سۆڕاکردنیان لەلایەن کەسوکاریانەوە. ئەویان بۆ دەرکەوت کە کوڕەکانیان گیانیان لەدەستداوە. دوای زیاد لە 40 ڕۆژ تەرمەکانیان بۆ گەڕایەوە. زۆر لە شوێنەکانی ئەوروپا گەڕان هیچمان دەست نەکەوت وتمان باشترین شێوە ئەوەیە بڕۆین ناو جەنازەکان بگەڕین بۆی بزانین لەوێن یا لەوێنی بەداخەوە لەوێ بوو. دوای ئەوەی کە هەماهەنگێکی زۆرمان لەگەڵ پۆلیسی نەمسا کرد داوای فەحسی DNA و پەنجەمۆریان لێ کردین سوپاسی دام و دەستگا حکومەکانێکم ئەوانی شتوانیان یارمەتیمان ئاسانکاریمان بۆ بکەن و یارمەتیان داین تاوکو ئەو شتانیان بۆ بنێرین و بۆمان سابت بوو کەوا کوڕی ئەمێ. ئازاد ڕەحیم و هەڵکەوت محەممەد لە گۆڕستانی بەرلوود لە کەلار لە تەنیشتێکەوە بە خاک سپێردران. ئاسۆ ساڵح و ئیبراهیم محەممەدیش لە گۆڕستانی باوەنور ئەسپاردەی خاکران. کەسوکاری ئەو چوارگەنجە داوا لە حکوومەت دەکەن کار بکەن بۆ ناساندنی ئەو کەسانەی کە لە نێو خۆی باشووری کوردستان خەریکی کاری بە قاچاقبردنی گەنجانن بۆ وڵاتانی ڕۆژئاوا. ئەو قاچاقچانەی کە بە ئارەزوی خۆیان لەشی جستەی منەفرۆشن بە ئەفغانیەک و ئەفغانیەک ئەیدا بە کەسێک ئەیخاتە ناو شاحینە بە زۆر و ئاخرکێنێ بەم کارەساتە هیوادارە حکوومەت بە جدی کار بکات لەسەر ئەوانەی چۆن نەمسا وڵاتێکی بیەگانەیە لەسەر ئەم کەیسا 6 کەسی کردو تا ئێستا کە ئەم کەسانە ئەسڵەن پەنجەیەکیان ئەوروپی نییە. ڕۆژی 27 مانگی ئابی 2015 کامیۆنێک لە وڵاتی نەمسا دۆزرایەوە کە تەرمی 71 کەسی تێدا بوو. لەو ژمارەیە 59یان پیاو بوون، 8یان ژن و 4 منداڵ بوون. 21 لەو کۆچبەرانیش کوردی باشووری کوردستان بوون و تاوەکو ئێستا دە لە تەرمەکانیان هێنراوەتەوە باشووری کوردستان. بە پێی ئاماری وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق 150,000 کەس عێراقیان بەجێ هێشتووە. لەو ڕێژەیەش 25,000 کوردی باشووری کوردستانە. چوارگەنجی ئەو گەرمیانەی کە بەهۆی کوردبوونیەوە ئەنفال کرا بە مردویەتی بۆی گەڕانەوە. ئەو گەنجانە بە جێماوەکانی ئەنفال نەبوون. ئەو گەنجانن لە نیشتمانی دوای ئەنفال بێئومێد بوون و بەجێیان هێشت. هەڵۆ محەممەد ڕووداو گەرمیان